سەرسی مەکە ئاودی بووم دەزم دا شێرە مەیەکەی نێرەکە ژات ڕێکا ئاودیم گرتی. ماوەی چەند ڕۆژێک پێش ئێستا لێچێک لە باخچەکانی یاژەڵانی هەولێر بڵنگێک پەلاماری ئەم شێرە کوڕیدا بوو. جا من ئێستا هاتوومەتە لای هاڕوونی تەمەندە ساڵان بۆی بزانم ئاخۆ ئێستا دۆخی تەندروستی چۆنە و چەند ڕۆژ نەخۆشخانەی جێشتووە. کاکە هاڕوون چۆنی؟ سەرسەئە. باشتر بووی؟ ئەرێ ئەلحەمدولیلا. یا ڕەبی باش بی. چەند ڕۆژە نەخۆشخانەت بەجێشتیە؟ وەڵا 2 ڕۆژە. 2 ڕۆژە. چیان لەو ئەنجام دەن لە نەخۆشخانەی؟ خۆشخانەی چەند عەمەلیاتیان لەو کردن؟ 2 عەمەلیات. عەمەلیاتی کە دەکەن؟ یەکشەمێ. یەکشەمێ. باشە دەمێت کاکە هاڕوون ئەو چیرۆکەکەم لەو باز بکەی چۆنی بوو لەگەڵ چێ چوونە باخچەی یاژەڵان؟ لەگەڵ برادەرەکەم ڕۆیشت بوونەوە. لەگەڵ برادەرەکانت؟ چ وەخت بوو؟ تەقریبەن سا 5-6 بوو. 5-6. باشە چۆن بووە گە چوون لۆم باسکە ڕووداوەکە چۆن بوو؟ دوو سیما یاکە تەماشا دەکەی دیگە ژێ شێرەکانە پڵەنکانە تایگارەکە برێ عەسەب بکە شێرە ئەوانە ئەم دەستغندا مێەکەی نێرەکەی ڕێک هاتم گرتی ڕێک پەلامەم گرت. یعنی مێەکە بەخۆی نێگرتی؟ نانێ نێرەکە هات ڕێک پەلامەم گرتی. باشە بە خۆت ئاودی بوویە تو؟ ئەمە سەرسی مەکە ئاودی بووم دەزم دا شێرە مێەکەی نێرەکە ژات ڕێکا ئاودیم گرتی. باشە چەند دەری گرتی شێرن؟ وەڵی مێەکەژی ئالێرام گرت مێەکە ئالێم کرد و نێرەکە ئالێدام کرد. باشە بۆ خۆت لات برد بەدەستی بە خۆیان لاکەتن؟ ئەم بە خۆم دەزم برەژوورێ. باشە ئەدی وەچی گەزیان لێدا ئەتوو پاڵت بە با بڵین پلنگەکانیان بۆ خۆیان ڕۆیشتن دوایە کە گەزیان لێدا؟ وڵا دەبردێن ئەفو کشانتەوە؟ یان پاڵت پێوەنان؟ یعنی بەدەستی پاڵت پێوەنان و ڕۆیشتن؟ نا بە گەزا. دوای ئەوەی کە ئەوان گەزیان لە تودا چۆن ڕۆیشتن؟ ڕۆیشتن کابرێ دیتن ڕێک ڕۆیشتن گۆشتەوانە دەدەنێ. ئەوان هاتن. باشە دوای چیان گوێی بردە نەخۆشخانەی؟ زۆر سپاس لەو مابخەلی لە ئاوەڕەکان دەکەن ئەو مابخەلی مابرە خستەخانەی ئەوەن جەماعەتی حەدیقەی. باشە هیچ یارمەتیاندانە لە کاتی نەشتەرگەری و لە کاتی عەمەلیات و پێداویستەکان؟ زۆر باشە. دکتۆر دەڵێت نەشتەرگەریەکەت کەی ئەنجام دەدەن عەمەلیاتەکەی دیکە؟ 2 عەمەلیاتمان کرد و یەکشەمێ عەمەلیاتی دیکەمایە. کۆتایی پێدی عەمەلیاتەکە یەکشەمێ؟ ئالێرەمە بەس ئالێرەمە. لێوێن دەرێتە ئیچی ئەو عەمەلیاتەمە دەزانی؟ نا وەڵا بە ئەوە نازانم وەڵا.